ئەم فێڵکردن و چاواشەکردنە چۆنە بە بەسەر 5,000 مەلای ئەو قافا بڕوە، چۆنە بەیەکێکی مولحید و بێدین و مرتد کابرایەکی ئەو قاف بڕیارێکی وەها سەخیف و هیچ و پوچ دەرکە کە ئومەتی ئیسلام کە پێوترە ملیارێک و 350 ملیۆن ئینسان لەو سەری ئەندۆنیسیەوە هەتا مەغریب لە زەمەنی مستەفا کەمال و ڕەزاشا و ئامانوڵڵا خان و ناسری میسر و محەممەد سیادوەری سۆمال و لە سۆکارنۆی ئەندۆنیسیا و لە ئەم هەموو تاغوتانە هاتن و بە جۆرەها شێوە محارەبە ئیسلامەکەیان کرد، هیچیان ئەمان دانەهێنا کرد کوردایەتیێوانانی کافر و ملحید و مرتد و بێدینی کورد ئەیانەوێ ئەمە دامەزرن بەسەر مسلمانانی کورد. ئەمە شتێکی زۆر غەریبە بەڕاستی، شتێکی زۆر سەیرە کابرا جورئەتی ئەوەی ببێ خوتبەت بۆ دیاری کە بڵێ باش مزگەوتەکانت لێداخەوەکە و مزگەوتانەیە سەر لە چوار قوڕنا ولا ڕانیە داخراون حەود مزگەوت داخراون لێ ئەنجا بەم حجە سەخیفە گوایە مزگەوتەکان نابێ ئەوە پەرتەوازە بنە بێمێ کۆ بکرێنەوە بۆ ئەوەی کۆمەڵە مزگەوت داخرێن ڕێگامە مزگەوتی تر نەدرێ دروست بکرێ. ئەنجا ئەم بیدعە داهێنانە ئیلحادیە وەڵا بێ مەلاکان بگۆڕێن، مەلاکان دەوری لە مزگەوتەکانە بن، مزگەوتەکە نەقڵ ناکرێ بەڵام مەلاکەی بۆ جوێزنەوە. ئەمڕۆ مەلا فڵان کەس لە مزگەوتی گەورەی سلێمانیە سبەینە مەلایەکی تر دێ مولحیدێکی تر لە چەمچە ماڵەوە یان لە شوێنێکی ترەوە دێ. ئەم مەلا باشەی کە لە هەولێرە ئەمیان لابن و مەلایەکی مولحید و بێدینی عەلمانیەت بێنن بە باڵای عەلمانیەتەکەی هەڵدا. پاشان ئەم ڕێگاگرتنە لە گەنجی مسلمان لەبەرەوە ئەزانن ئێستا مزگەوتەکانەوەی بانگەدەن گەنجە مسلمانەکانن. تۆ تەماشا چۆن محارەبەی ئەم دینەکەن. من پێم سەیر بوو کە 6 کەس ئەمە باز بکەن، سیانیەوە خۆیان کردو بە عەلمانی و وەکو گای جێرە کەوتونەتە بەردەستی پارتی وێچێتی مەلا بەشیر یەکەمیان و قاسمە تاغوتەکەی ترۆوانەی تریش. بەڵام چۆنە بێچێکی وەکو سەید ئەحمەد، چۆنە بێچێکی وەکو مەلا ئەحمەدی قامیشی، یەکی وەکو مامۆستا سەواحی بەرزنجی، چۆنە بێیان بەم توڕە هاتانە ڕازی بن. ئێبرایەوە مسلمانن، مامۆستا ئەحمەدی قامیشی جەنابەت خۆ گەنجە مسلمانانەکە لێت کۆ بنەوە برا سبەینێ لە مامۆستا بەشیر فەوتاوتر دەرەچی. خۆ مامۆستا بەشیر عیلمی لە ئێوە زیاترە. بەڵام ئێستا خەڵکی ئەڵێ عەمامەی پاک ماوە، عەمامە پاکەکەت ڕاگرە هەر یەکێک لە ئێوە. واشتان لێ دێ مەلای ئەوقاف وەکو زەمانی زەین العابیدین لە تونس هەموو نوێژخوێنی گەڕەچێک کارتێکیان بۆ کردبوو، مەلاکە ڕاوەستا پێشەوەی نیەتی نوێژەکە بێنێ بە دیار جیهازێکی بچووکە وەکو ڤیزە کارت کە هێنی کە شتە کڕیت و کارتەکەت بە مەچینەیەکا دێنی بە ئامێرێکا کە پارەکەیە دەی. ئەهلی ئەو گەڕەکە کارتی تایبەتی خۆیان هەبوو ئەیان هێنا بەو مەچینەیە کە ئەهلی ئەم گەڕەکەن و نوێژ لە دوای ئەم مەلایەوەکەن. ئەم مەلایەش بوو بە مخابرات مراقبەی هەویەکانی کرد بۆی کەسێک توانای ئەوەی نەبێت لەم گەڕەکە وچێ بۆ گەڕەکێکیکە. بەخوا قەسەم مامۆستایانی کوردستان بەو خوای ئەرز و ئاسمانەکانی دروست کردووە لەوە خراپترتان پێەکەن، زەلیلتانەکەن، هەتانکەن بە سەگەکەی سوورەتی ئەعراف بە کەرەکەی سوورەتی جومعە کە دینەکەتانە دۆڕێن. خۆتان بگرنەوە بزانن ئەم کوفرە وەکو کوفری دەرەکی وایە. کوفری کوردی و کوفری فارسی و کوفری عەرەبی و تورکی فەرقیان چی؟ ئەکوفاڕکم خەیر من ئولائیکم. مەهێڵن ئەم جۆرە ئەحکامانە بە سەرتانە بازدا. چۆن ئەبێت تۆ کابرایەکی مولحید و بێدین ڕێگات بدا بە زۆر بیسەپێنە بەسەر تا بڵێ خوتبەی جومعەکە دەبێت چارەکێ بۆ 20 دقە بێت. تۆ بە چارەکێ 20 دقە فریای چییە بکەوی نەسیحەتی ئەو خەڵکانە بکەی کە تۆ مەجالی شەرعیشت نەماوە فتواڵن ئەوە خەڵکێکی تر هەیە مەسوولی فتوایە. عەزیزانی من خەڵکانی بەڕێز، مسلمانانی کورد، گەنجە جوانەکان، جوامێرە بە هیممەتەکان، ڕەوتەوانانی عەزیز، هیچ جێکێ لە گەنجی ئێمەوە من عمرم 61 ساڵە لە گەنجی ئێمە فتوای لە مەلای کوردەوە وەرنەگرتووە. مەلای کورد ڕۆژێ لە ڕۆژان نەبووە بە مەزدەری فتووە. ئەو عالمە بەڕێزانەی ناوم بردن لە بنباز و پێشتریش محەممەدی کوڕی ئیبراهیم ڕەحمەتی خۆیان لێبێ، یا ئەوانەی دوای ئەویش و ئەوانش کە ئێستا ماون. جارە ئەوەی سەلەفیە فتووە لەوانەوە وەرەگری، ئەوەی ئیخوانیە فتووە لە یوسف قەرزاویە وەرەگری، ئەوەی وەکو ئەهلی ئێمەشە ئەگەڕە بە شوێن دەلیلە. ئێمە پێمان مهم نیە دەلیلەکە لای چێە،
لەبەرەوە هیچ کەسێ نەهاتووە لە مفتی کوردستانی نەخوێنەوار و جاهل و ئەحمەقەوە شت وەربگرێ لە ئیتیحاد عولەمایەکی ناڕەسەن کە ئاخوڕێکیان بۆ هەڵبەستون و کاوجۆیان بۆ تێکەن و وەکو کەر سواریانە بن ئەڵەن فەتوامان بۆ دەرکەن ئەو مامۆستایانی عەمامە پاکن بە سەبەر بگرن خۆتان ڕاگرن با لە وەزیفە دەرتان کەن ئەوانەی لە وەزیفەکە دەریانەکەن وەک مامۆستا شێرزاد شەریفتر ئەمێننەوە لە ناو دڵ و دەرونی خەڵکەکەی وەک لە مامۆستا بەشیر حەداد هەمومان نەزانین خەڵک چۆن خۆیە دۆڕێنێ هەرچی کەسێ لکابێ بەم تاغوتانەی پارتی وێچێتیەوە ئەدۆڕێنێ مستحیلە هەروە بمێنێ حافظ قورئان بی مەلای دوانزە عیلم بی داعیەکی زۆر زیرەک بی ڕئیس حیزبێکی ئیسلامی بی یا هەر عەوامێک و کەڕ عەوامێکی ئەو کوردەش بی لکابی بەو تاغوتانەوە هەرە دۆڕێنی لەبەرەوە داوام لە مسلمانانی بەڕێزەوەیە کە خۆتان بگرن و باوەڕشتان بەو بانگە نەبێ و لە ڕووی شەرعیەشەوە من مەسئولی دنیا و قیامەتتانم ئیستیجابەتان بۆ ئەو بانگە نەبێ ئەتوانن ئەگەر بانگی ئەلکترۆنی بوو بچنە مزگەوتەکەش کە زانیتان بانگەکەی نوێش لە دوای مەلاکەیەوە مەکەن وەرنەدرێ چونکە مەلاکەش بەشێکە لەو جیهازە ئەلکترۆنی کە دایان ناوە ئەمڕۆ مەلاکە گۆشت و خوێنە سبەین ئەویشتان بۆکەن بە ڕۆبۆت ئەبێ لە دوای ڕۆبۆتەکانەوە ئەنجا نوێشکەن ئەگەر ملتان بۆ ئەمەنا بەخوا قەسەم پارتی وێچێتی بۆ ئەوانە واستان لێ ناهێنن حتا وەکو خۆیانتان لێک بزانن ئەو پێچەوانەکاری خوای گەورە فەرمێ فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا ئەگەر ئەوان وەکو ئێوە ئیمانیان بەم دین و ئیمان و ئیسلامەتی هێنا بوو ئەوان هیدایەتیان وەرگرتو بەڵام سەیریکەن ئەوان چی لە ئێوە ئەکەن بۆ ئەوەی فتەکونونە سەوا بۆ ئەوەی ئێوە لە کوفرا بەشدار بن وەکو یەکتان لێبێتو نەهێڵن و بگەنە ئەو قۆناغانە دین و دینداری خۆتان ڕاگرن پیا و جوامێریش بن با چوار مەلای گەنجیش ببینینەوە کە بەڕوویانە هەڵستنەوە خۆیەوە بینن هەر ڕۆژێ هەر نابینە مەلایەک اختیالەکەن ئەی باشە کە مادامە خۆت بۆ نابی بە پێشەوایەک خوێنت ببێ بە ئاگر و کڵپەی شۆڕشێکی گەورە کە گۆڕانکاریەکە دروست دەکە باشە تۆ کە باوەڕت بەوە هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەفضەل جیهاد گەورەترین جیهاد لەو جیهادە گەورەتر کە کابرای مسلمان خۆی ڕاگرتو بەرامبەر تەیارەی سەلیبی بەرامبەر ئەو هەموو سەواریخە بەرامبەر ئەو هەموو کەمینە بەرامبەر ئەو هەموو لوغمە ئەو هەموو متەفەجراتە ئەو پێنازەی کە ئەیچێژێ ئەم کابرایی کە حەقەکە بەیانەکە لەو کەسە مهمترە أفضل جهاد كلمة حق عند سلطان جائر لرواية ترى فرمي فأمره فنهاه فقتله كأشكو جريلة سري يوادار مخاي پروردگار و غيرتتان برني يوش جرأتان بو دروز ببي شقلة ترسنوشي هلدن جرأتان بو دروز ببي كبياني ديني خاي پروردگار وشويك الروشن بكن يعني على الأقل لي بيدن بنواز لي بينن أوش بزانن ودوا لو تدهنوا فيدهنون ئەگەر تۆ نەرمید نوان ئەوانەیانوێن نەرمی زیاتر بنوێنی بەخوا ئەوان لێتان ڕازی نابن حتا وەکو جابزانە خوای گەورە فەرمێ نەسارا جوولەکە لە ئێوە ڕازی نابن تاوەکو وەکو ئەوانتان لێنێ ملحید و بێدینە چۆن ڕازیە پێ بوو ولن أداة نفي تأبيدية ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم هەتا جوولەکە و دیانەکان ڕازی نابن حتا شوێن میلەتەکەیان نەکەون ناشفەرمە شوێن دینەکەیان بشبی بە مەسیحی نایەنەوێت ئەبێ شۆن کولتور و دید و قێم و ڕێبازەکە بکەویتەوە بۆیە پێیان قوبڵە بی ئەنجا ئەو کاتە مولحیدێک چۆن بە تۆ ڕازیەبی عەمامەکەت پیس مەکە ئەو عەمامەی لەسەرت ناوە ڕێزی لێ بگرە با خەلع لیباست کەن وەکو ئێرانەیکە دوایی تۆ بە سەربەرزی دێەوە ناو خەڵکەکەی خۆت بە عەمامەی پاکتەوە دێتەوە ناو خەڵکەکەی خۆت خۆ دەکەویتە کەسابەتی خۆت و بێمنەتەبی لەو موچەیە کە بەدزیەوە پارتی وێچێتی ئەدەنی